من دیاری مارفاقەی گڵاویم تاریخی ئێمە و ئەسبداری بابگەڕێنەوە بۆ پێش ئەنفال ئەم عایلەی ئێمە هەر ئەسپی مەشهوری هەبووە با پیرم حوسێن ئاغای گڵاوی ئەسپێکی هەبوو ئەسپی شێ حوسێن ئاغا لە شارە زوور و ناو گڵاوی لە مەنتەقەکە مەشهور بووە هەر لەو ئەسپە باوکم لە حەفتاکانە ماینێکی لێ دەستکەوتوو ئەو ماینە لە ساڵی هەشتا متاسفانە بەر ئەنفال کەوت ڕۆژ هاتوو من شانسێکم پیا کرد کە عمرم بۆ 27 ساڵ و بوومە نوێنەری هەم یەکێتی هەم جەناوی مامجار لە کرماشانە و ئەو شوێنەی کە منی تێکەوتم کرماشان شوێنێک بوو کە لە کوردستانی ئێرانە جێی منبعی ئەسپ و ئەسبداری کوردی بوو و متەفەریقە خەڵک خەریکی ئەسبداری بوو ینی یەکێک لێرە چوار دەلەوێ و چوار لێوێ ئەوانە بەڵام نزیک بە 450 ئەسپێکی تیا بوو ئەم حەزەر دووارە لە منازینی بۆ کە لە خزمەت جەناوی مامجار باسم کردوتم ئێمە فرسەتێک کەوتۆتە ئێرە کە من لێرەم و خۆشم ئەم شتە لە خوێنما هەیە و حەزی لێ یەکەم و ئەم شتەیش بۆم بۆتە عقدەیەکە لە دوای ئەنفالەوە ئەگەر جەنابەت پێت باش بێ و پشتیوانی بکەیت کە من بتوانم جارێکی تر لە فەراغەکانی خۆم ئیسفادە بکەم و کە ئەم ئەسپە جارێکی تر دەست پێ بکەمەوەوانە ئەویش گەورەی کرد و زۆر لوتفی کرد و زۆری منی پاڵنا و هیدایەت کرد بۆ ئەم مۆزوعە و جەناوی هێرۆخانیش لە دوایی مۆزوعەکەی کە بیستەوە دیار مامجار بۆی باس کرد بوو ئەویش گەورەی کرد هەموو جارێک هەر هەزێک کرد ئەوی فرسەتە و ئادەم ئەتوانێت ئەم شتە بین بکەن و هەموو جارێک جەمال ئاغایش جارێک هات ئەوی هێرۆخان باسی ئەسپەکانی تۆی کرد و هاتون سەرێکیان لێ دێنوانە ئەوە بۆ من بۆ ئەوەی کە باشتر خەریکی ئەم مۆزوعە بووم دوایی لەگەڵ برادرەکانمانە لە کرماشان دەستم پێ کردوتم بە ئێمە بتوانین خۆمان شتێک لە کرماشان دروستکەین و وردە وردە بیناسیین بە وڵاتی ئێمە ئێمە لە ساڵی 98ەوە هەم ئەو ئەسپە کوردیانەی کە بە کەڵک دێن لە کرماشانە هەم ئەوانەمان ناسان بێرە ناویان هەم ئەو برادرانەی کە لەوێ ئەسبداریەکەن وامان کردووە کە هەم ئەوان ئیسفادەیە بکەن لە ئێمە لە ڕووی ئیمکانەتی مادیوە و سەری ئەسپی کوردیمان زۆر بردەسەرەوە خەڵک لەسەر چونکە ئێمە بۆ من هەر ئەسب لەگەڵ عشقەکە لەگەڵ ئەوەی دەتوانە فقط هەر مەسرف بزنسی لەسەر ناکەین ئێمە فقط ئێمە دەین جارێک هەرگەیاندومانەتە ئەوەی کە ئەوە لە حەمدی خوا تۆ پێویستی بەوە نەبێ بچیت لە وڵاتێکی ترە لە نەژادێکی تر یا لە ئەسپێکی تر بێنین ئەو ئەسپەی کە لە وڵاتە حەزی لە یەکرێت باسی جەمالێتەکەین ئەسپێکە بۆ زیبایی یا بۆ جوانی بۆ ئەوەی کە کورد حەزی لەکە قەنەعەتم وایە ئێستا لە وڵاتی خۆمانە هەیە بە تایبەتیش لەم دووسێ مەزرعەی ئێمە و برادرەکانمانە کە هەیە ئەم شوێنەی کە هەیە وێنجەیە و هەر ئەو وێنجەمان بۆ کردووە کە ماینەکان لەگەڵ جوانەکانیانە بێن لێرە هەم دەمێک بدەن لەم سەوزیە کە بتوان ڕێخۆڵیان نرم بێتەوە پێشگەلەوەش ئەبێتە تەمرینێک بۆیان و ئەسب کە دێت 4-5 ساعت لە دەرەوە بن بە تایبەتی ماین ئەگەر حەملی هەبێت زۆر بۆی باشە و جوانەکانیش بە ئیستراحەت دەست و پێ و سنگیانەکەنەوە و سومیان بە قووەتە بێ بێژگەلەوەش کە ئامادە بن بۆ تەمرین و کە عمریانەگێتە ئەو عمرێکە لازم کاکە جوانەکان 2 ساڵ تەواوکەن لای ئێمە لە سیمانە سواریانەکەین کە 2 ساڵەکە تەواوەکەن ئێتر وردە وردە پشکێنیان پێەکەین لۆنجیانە دەین یان خێنە فێر زینیانەکەن کاگەحمەوان خۆیان بە شارەزای خۆیان ئەوەی کە لازم کا پێش وەخت پێش سواریەکانیان بە تەواتی ئامادە بێت دوای دێن لێرە تەمرینێکی سادەیان پێەکەن لێرە بە سواری ئەسب چەندێک بە قودرەتە ئەوەندەش زەعیفە ئەبێ زۆر وریای بی لە بەخێوکردنەکەیە
لە تەبابەتە لە مشکلەکانیە کە تووشی ئەبێت زۆر بە وریایی و تەعامل لەگەڵەوە چونکە وڵاتەی ئەمە دەرمان و هینی ئەسب کەمە ئەبێ هەندێک شت هەیە دەست ناکەوێت ئەبێ بە پەلە بنێری لە دەرەوەی کوردستان بۆ بێت لەبەرەوە بێ زۆر بە وریایی هەم لە تەغزیەی خواردنیانە هەم لە بەخێوکردنیانە هەم لە بیان پارێزی لە مێش و مەگەز و لە گەرما و لەوانش کە ئەسب زۆر بە گەرما ئیزعاجە ئەم ئەسپانەی کە من لێرە هەمە عەرەبی عێراقیش زۆر حەزی لێتی ئەوە نییە هەر بە تەنها کوردەکە بێت چونکە ئەو نەژادەی کە من هەمە نەژادێکە کە ئەگەڕێتەوە بۆ ئەم نەژادە کە لە ئەسڵ لە وڵاتە هەمان بووە خۆشم زۆر خۆشحاڵم بۆی کە توانی بێتم خزمەتێکمان بەم میلەتەوە بەم دەستکەوتانەی کە ئەم میلەتە وەختی خۆی هەی بووە و متەسفانە شتەکانمان هەمووی وەکو ئەو شتانەی تر لە دوای ئەنفالۆ بە تایبەتی ماڵی زیندە ماڵ و لە ئەسپ و ماینە چونکە خەڵک کەوتە ئۆردوگاکان و خەڵک خۆی بۆ بەخێونەکرا و خەڵک هەمووی خۆیە شاردەوە ئەوەش وەکو شتەکانی تر هەمووی لە بین چوو ئێستا زۆر جار کە دێم بۆ وەکو خەیاڵێک وایە کە دێم ئێستا لە حەمدی خوا ئێمە بووینێت سەبەبی ئەمەی و برادەکانیشم بە بۆنەی منەوە ئەوانی هەر ئەسپیان خۆشویستوە و دەستیان پێکردووە کە بە ئەسپداری و ئەسبوانە و بە هەممان پێکەوە توانیوتمان و ئێستا لە حەمدی خواوە ئەم ئەسپانەمان لە وڵاتە پارێزگاری لێکرد بێت و ئێستا توانین کورد بڵێن تایبەتی لێرە لەم مەزرعانەی ئێمە و بە جورئەتەوە بڵێم لە ئەسپی کوردی لەمانەی ئێمە باشتر کەمە ناڵێم نییە بەڵام ئەتوانم بڵێم کەمە زۆر کەمە